لە ماوەی چارەکە سەدەی ڕابردووی حکومڕانی هەرێمی کوردستاندا بۆ یەکەم جارە فەرمانبەرانی هەرێمی کوردستان خۆڕسکانە مان دەگرن و بایکۆتی داوامی دام و دەستگاکانی خۆیان دەکەن. هەرچەندە ئەم مانگرتنانە وەکو شەپۆلێکی نوێی ناڕەزایەکان دەردەکەون، بەڵام پرسیارێک بە دوای خۆیدا دەهێنێت: بۆچی دوای 25 ساڵ فەرمانبەران لە بەرامبەر دواکەوتنی موچەکانیان مان دەگرن؟ بۆچی تا ئێستا فەرمانبەرانی هەرێم لە پرسە چارەنووسسازەکانی تردا مانیان نەگرتووە؟ لە ماوەی ساڵانی سەرەتای حکومڕانی کوردیدا چەند جەنگێکی ناوخۆ ڕوویدا، بەڵام بەشێک لە چاودێران دەپرسن بۆچی فەرمانبەران بۆ ڕاگرتنی جەنگی ناوخۆ مانیان نەگرت. لە چەند ساڵی ڕابردوودا چەند کەیسێکی گەندەڵی لەسەر بەرپرسانی حەزبی و حکومی پشتڕاست کراونەتەوە. بەشێک لە چاودێران دەپرسن بۆچی فەرمانبەران لە کارکردن مانیان نەگرت. لە دەی ڕابردوودا چەند ڕۆژنامەنووسێک تیرۆر کران، بەڵام بەشێک لە چاودێران دەپرسن بۆچی فەرمانبەرانی هەرێمی کوردستان مانیان نەگرت. نزیکەی 6 مانگ هەڵبژاردننی پارێزگارێکی نوێ بۆ سلێمانی دواکەوت، بەڵام بەشێک لە چاودێران پرسیاری ئەوەیان هەیە بۆچی فەرمانبەرانی سلێمانی کارکردنیان لە سنووری ئەو پارێزگایە پەک نەخست. پێکهێنانی کابینەی بنکەفراوە نزیکەی 8 مانگ دواکەوت. بەشێک لە چاودێران پرسیاری ئەوەیان لە فەرمانبەران هەیە بۆچی بەرامبەر پارتە سیاسیەکانی هەرێم ناڕەزاییان دەرنەبڕی و مانیان نەگرت. سەرڕای ئەمانە و چەندین قەیرانی تر لە 20 ئابەوە هەرێمی کوردستان بەسەر دوو بەرەی سیاسی و یاسایی دابەش بووە لەبارەی پرسی سەرۆکایەتی هەرێمەوە. بەڵام پرسیاری بەشێک لە چاودێران ئەوەیە بۆچی فەرمانبەرانی هەرێم لەو بارەیەوە هەڵوێستیان وەرنەگرت و مانیان نەگرت. دوهەمین شەپۆلی ناڕەزایی فەرمانبەران لەبارەی موچە بەلای بەشێک لە چاودێرانەوە وەکو ئاماژەیەک تەماشا دەکرێت بۆ کاڵبوونەوەی ئینتیما بۆ نیشتیمان لەلایەن هاوڵاتیان و فەرمانبەرانی هەرێمی کوردستانەوە. بەهۆی ئەو جیاوازیە چینایەتیەی لە نێوان فەرمانبەرانی ئاسایی و پلە باڵاکاندا دروست بووە، فەرمانبەرانی هەرێمی کوردستان ئامادە نین وەکو ساڵانی 90ەکان بۆ ماوەی چەند مانگێک و بێ بەرامبەر دەوام بکەن. یەکێکی تر لە هۆکارەکانی مانگرتنی فەرمانبەران لە بەرامبەر دواکەوتنی موچەکانیان بەلای بەشێک لە چاودێرانەوە بۆ ئەوە دەگەڕێنەوە کە فەرمانبەران نیگەرانن لە تێکەڵکردنی پرسە سیاسەکان بە مافەداراییەکانیان. تەنانەت هەندێک لە چاودێران لەو باوەڕەدان کە پرسی موچە پەیوەست کراوە بە پرسی سەرۆکایەتیەوە و لەلایەن هێزێکی سیاسیەوە وەکو کارتێکی فشار بەکاردێت و فەرمانبەرانیش باجی ئەو قەیرانە دەدەن. ئەگەر نەبوایە ئامادە بووین بەسەر و گیان و ماڵ لە خزمەتیانە ئەبووین، بەسە هەیە بۆیەوە ئەکەین. ئەو فەرمانبەرانی لە چەند ڕۆژی ڕابردوودا مانیان گرتووە زیاتر پارێزگای سلێمانی و هەڵەبجە بوون و تەنها ژمارەیەک فەرمانبەری پارێزگای هەولێر مانیان گرتووە. بەڕای بەشێک لە چاودێران پرسی ئازادی و مامەڵەی هێزە ئەمنیەکان هۆکاری سەرەکین کە تا ئێستا فەرمانبەرانی هەولێر و دهۆک مانیان نەگرتووە. بە بۆچوونی بەشێکی تر لە چاودێران هەندێک لە فەرمانبەران ئینتیمای حەزبیان لە موچە و بژێوی خۆیان بەلاوە گرنگترە. ناڕەزایەکان تەنها لە شەقامەکاندا نەبوون، بەڵکو تۆڕە کۆمەڵایەتیەکانیشی گرتوتەوە. زۆرجار فەرمانبەران لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە پەیام بڵاو دەکەنەوە و ناڕەزایی خۆیان لەبارەی دواکەوتنی موچەوە دەخەنە ڕوو. بەڵام ئەوەی جێگەی سەرنجە یەکێک لە بەشداربووانی تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لەبارەی هەڵوێستی فەرمانبەرانەوە لەبارەی دواکەوتنی موچەکانیانەوە نووسیوێتی ئەو ناڕەزایەتیەی بۆ موچە دەستی پێکردووە بە وەرگرتنی موچە کۆتایی دێت.